سڵاتان لێبێ ئەمڕۆ 27/8/2021 سەعات 1:09 لە زانکۆی سلێمانین. ئەوەش بۆ ئەوەی لێرەین کە ئەمڕۆ بتوڵی عێراق و لە سلێمانی ئەکرێت واتە لێرە ئەنجا ئێستا سەعات 1:09 پاسەکانی سەعاتێکی تر ئەکەوتنە ڕێ. تۆزێ پەلەم گوتم بە زووتر بگەمە ئەوێ و بە چۆڵی ڤیدیۆ ئەوێ بگرم ئەوەم پێ باشتر بووم. دا ڕاستیەکەی بە تەمانە بووم بێم چونکە ئەنگوت ناتوانانی داغڵی ناو ساحەکە بێتر بەشم تۆزێ داغڵ بین واتە داغڵی چۆن داغڵی ئەوەی کە بچیتە ناوەڕاستی ساحەکە و ڤیدیۆ بگری، بەڵام لەبەر ڤیدیۆکە هەوڵی خۆمانەیە تبزانی سەرەگری یا سەر ناگرێ. ئەمە ڤڵۆگی چلە تقریباً لە ڤڵۆگی 10 و 20 و 30 و 40 ئەوەی جیاوازە کە هیچ ئامادەکاری نەکەم بۆ ئەمەیان نەکرد بۆ ڕاستیەکەی شتەکان سوتفێ و مهم شتێکی جوان دەرچێ سەرش لە ڕێگەین و با بڕۆین شاحنمان پێ بمێنێت. جا بەس نەبواتم ئەسەبا ئەوەی کە من نەیبینم پیشانی ئەوەشی بەم یعنی هەست ناکەی کە لە کوردستانی سیرێم شێرە چی زەخمی لێیە با دوایی لە کاتی دروستوسەکانە باوانە بە وەساوی تەسفیرانەکە با تۆزێ ڕسمیان بگرم لێرەیە. نووسەکە زۆر تەرتیب کراوە، زۆر بە مەزبوطی کراوە. دیسان زێت بیەم مساعدی ڕجا لێ نادووە. زۆر شتێکی مەزبوط کراوە یعنی بەس من شوێنی ڤیدیۆی خۆمەوێ بزانم لەکوێیە تەسویری خۆم بکەم. ناو ساحەکەیە پێتر هەمووی ئامادەکاریەکی تەواوی بۆ کراوە و یعنی ئەتوانم بڵێم هەستەکەی کە لە کوردستان نیت شتێکی زۆر زۆر نەکراوە. ئەوانەش هەموو شوێنی دانیشتنە. ئەنجا من ئێستا تۆزێ ئاوم دەست نەکەوێت تەواو لەکوێ تۆزێ ئاومان دەستکەوێ ئاومان دەستکەوت. بەس یەک شت من لەم شوێنانەیە کە شوێنێ کە بەس یەک شوێنی ئاوی لێیە ئەویش تایبەتە بە شوێنی کۆبوونەوەکە، بەڵام ئاوی بە 500 خۆ من 250 بۆ من فەرق ناکە، بەڵام ناخۆشە کە فەرقێکی وای هەبێ ینی ئەو تۆ ئەیکڕی بە 250 بی تۆ بە دوانی بی بە 250 قازانشتا ینی چۆنە بێ گرانیکەی. ئەو من لەو شتانەیە تر پی تێگەشم بۆیە لە ڤیدیۆکەشا باسم کرد بۆ ئەوەی دیاردەیەکی زۆر ناشرینە لە کووردا هیوادارم نەمێنێت. ئێستا ئەگەر ڕیزە دوکانی لێبێ ئەیەن بە 250 بەڵام یەک شوێنی لێبێ ئەیەن بە 500 یا زیاتر. خۆ بۆ من 250 فەرق ناکە، بەڵام هەیە نیەتی هەیە 250 بۆی زۆرە هیوادارمەوە دیاردەیە نەمێنێت باچینە ناو کۆمبوونەوەکەمان. دارێوە چاوەڕێەکەیان تا دروستوسەکە دەستویەکە ئەستا تقریبان چارێکێکی ماوە کە دەست بە بتوڵەکە بکرێت و ئەوە خەڵکەکە لێرە لابن ئەو نیسانەکەیە دقت من لە بێستێوەریە لەکوێم گەرمە سێوەری تیای نییە مەگە ئالیە پاڵکەی سناپچاتیش بەردەوام ئەم بزمانە دانێم واتە پێش ئەوەی کە ڤڵۆگەکە دانێم وە لەوێ ژاتماکان ئێستا یێنمە سەر شاشەکە و هاوە جا لەوەرەوەش بوو کە درۆنەکەم نێنا بۆیان بۆ درۆنی زۆری لێیە واتە ناتوانانی باوێنەوە سێوەرەکە واتە لە ئاسمانەوە ناتوانانی کۆنترۆڵیکەی بۆیە زۆری لێوە گەریە بەری یەکەوتنە بێ گیان عکسە براکەم عکسە سێڵفیە
وزاني فيديوي أوقرب أورجع صحك يا لا والله ما جاني أما جمعانية بينا وراسه بلا صورة أنا ما شاهده ما جاني بيني وش مرة بس وأنا ما أخوش عارف والله تاميني أنا ماشي أمو بالصورة Facci di soldi persa, facci di صورة كانت ترتيبة براكم زاكي كاميرا قبل رسمي كاميرا فين بس ضوية ايوه بكلمك ايوه هذا فيديو باشترين كرب 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 شاشتك يا بطلي مني مكبر وشتيان لو برداناوه كما قراني انجليزي كانوا فول كوبي رايت بيتو صار له فيديو كمان تيك بعد وهم بدلنا ابو قراني كي كردي حسن زيرة كما بديه كانوا بخوا اگر انجليزي به سكبت لي خوم نابه اي جوانا رقم يك حاصل رقم يك خطاياك بيشوازي لدكين لا كاكا حمى سردار لا عاشت ايدك بيجي حما بيجي حما برجله لك زانو فرياكا وما هبه لمسرو سعر كان كوتاي عشان بيك مو بيه مشو سعر جامكاني باقينات وانا ساري كشيت يا ابو ساري سيما او برده من رحمة كيف تكون لك اخر باب روغناو اور ساري چوارما
كرتي لسره والله زخمه مجال إخوانك يعني يبا شو جولة یکم تاو بود چاوره جوله دومن توزی استراحت کن توزی سیر کن سر بیتوا جاده سویه کنوا اویجا کر تاریک نبید حتی تاریک بی ایکن روزی کی کروا از جوله یکم زور ناسانم زور ضعیف بود لکتی نگشنه هبو بویا گرم زور گرم مطمئن بخونم خوشم همه جوانا
كاتم نمو أو أورينا حتى فيديو كتير وفلوج كتير برون لايك وكومنت وسبسكرايب تعمل نشة حتى فيديو كتير وفلوج كتير قاطع على قلبي